لە کۆتاییدا بەرەو کوێ دەڕوات؟ دیارە ئەو پرسی سەربەخۆی پرسی ڕفراندۆم پرسێکی گرنگە بۆ هەرێمی کوردستان، بەڵام بەداخەوە ئەوەی کە تا ئێستا دەیبینین ئەو پرسە نە کۆدەنجی سیاسی لەسرە و نە لەسەر با بڵێن ئاستی واقعشدا ئیشی بۆ کراوە. ئەوەی دەبینین کۆمەڵێک گوتاری ئیعلامی سیاسی زۆر جاریش حزبیە کە باسی لێ دەکرێت و بەداخەوە بۆتە بەشێک لە بابەتێکی ململانەی نێوان حزبەکان ئێستا لە هەرێمی کوردستاندا. من پێم وایە قسەکردن لەسەر پرسی سەربەخۆی ئێستا لە کاتێکدا یەکریزی لە نێوانی لایەنە سیاسەکان نییە، بەمانایشتر یەکریزی نیشتیمانی نییە لەسەرەوە پرسە، کۆدەنجی نییە لەسەرەوە پرسە، لایەنەکان هەمویان نەبوون بە بەشێک لە خودی ئەو پرسە. ئەگەر ڕوش بدا مەترسی ئەوەی هەیە کە جۆرێک لە کۆمەڵێک دەوڵەتۆکەی بچووک کۆمەڵێک دوێلات دروست بێت لەبەری ئەوەی کە ئێمە دەوڵەتێکی سەربەخۆمان هەبێت لە هەرێمی کوردستان. لەبەرەوەی من باوەڕ ناکەم هیچ هێزێک ڕازی بێ ئەگەر پرسی پێ نەکرێ، ئەگەر ڕەزامەندی نەبێ لەسەر پرسی سەربەخۆی و بچێتە ژێرباریشی لە کاتێکدا دەبینین کە ئێمە پەرلەمانمان کە دەبێت یەکگرتووبی پەرلەمانمان نەماوە، ئێستا تقریبا 2 پەرلەمان هەیە، یەکێک لە سلێمانیەک لە هەولێرە و حکوومەتیش بە هەمان شێوە. ئایا من نازانم ینی حکوومەتێکی دەوڵەتێک چۆن ڕادەگەێنرێ لە کاتێکدا ئێمە دام و دەستگای یەکگرتومان نیە حالی حاضر ئێستا و بەفعلی هەرێمی کوردستان لە ڕووی جوگرافیشەوە تا کەم تا زۆر دابەش بووە بەڕاستی. پرسی سەربەخۆی پرسێکی گرنگە بۆ هەمووان، دەبێت بە جددی مامەڵێ لەگە بکرێن، نەوەک تەنیا لەسەر ئاستی گودار و بەشێک بێت لە ململانەی حزبی. زۆر باشە کاک دانا، باس لەوە کرد کە ئەم پرسە کراوەتە مزادەیەکی سیاسی لەلایەن هەندێک لایانی سیاسیەوە. ئایا بۆچی ئەم پرسە مزادەی سیاسی پێوە دەکرێت؟ ئایا ئەمە ئەوە دەرناخات کە لایەنە حکومڕانەکان لە هەرێمی کوردستاندا شکستیان هێناوە لە حکومڕانیدا؟ بێگومانە ینی بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە بۆ داپۆشینی هەندێک پرسی گەورەترە و بێگومان لەبەرەوەی گوتارێکی ئیعلامیشە پەیوەندی بە سەرقاڵکردنی خەڵکیشەوە هەیە. ینی بمانوێ نەمانوێ زۆر کەس لەوانەیە ئەو مەسەلەیە بە جددی وەربگرێ لە کاتێکدا بۆ نمونە پرسی بژێوی خەڵک دەبواە بۆ خەڵک ینی لە هەموو مەسەلەکان گرنگتر بێ ئێستا، بەڵام لەوانەیە بەهۆ لە ڕێ ئەو گوتارەوە جۆرێک لە سەرقاڵکردن ینی ڕوو بدات. ئەمە لەلایەکەوە لەلایەشتریشەوە گوتم ینی ئێمە کۆمەڵێک قەیرانی سیاسی گەورەمان هەیە ئێستا لە هەرێمی کوردستان بێجگە لە قەیرانە ئابوووریەکە و ململانەی سیاسی و حزبی قوڵ هەیە، ئەوەتە لایەنەکان ناتوانن دابنیشین، پەرلەمان و حکوومەت کۆ نابێتەوە. وڕژاندنی پرسێکی لەو بابەتە بۆ شاردنەوەی ئەو قەیرانە گەورانەیە کە ئێمە لە هەرێمی کوردستان هەمانە. بە باوەڕی من پرسی سەربەخۆی بۆ هەمومان گرنگە، هەمومان دەبێت پشتیوانی لێ بکەین، بەڵام سێ پرسیار لەو پرۆسەیەدا لەو با بڵێن مەسەلەیەدا گرنگە. ئێمە دەبێت بزانین ئەو دەوڵەتە چۆن دروست دەکرێت، ئەوە پرسیاری یەکەم. پرسیاری دووەم ئەگەر دروست کرا چۆن دەپارێزرێ و پرسیاری سێەم چۆن ئەو هەرێمە دەژیە. ینی ئەو مەسەلانە دەبێت ئێمە زۆرێک لە کۆدەنجیمان لەسەری هەبێت، دەبێت یەکلامان کرد بێتەوە. ئەگەر دەوڵەتێکمان دروست کرد هەمومانی تێدا بەشدار نەبووین، مەترسی ئەوەی ئەو دەوڵەتە هەر بۆشێتەوە. ینی ئەوە پرسیاری چۆنەکەیە، چۆن دروست بکرێت دەوڵەت. پرسیارێشتر وەکو گوتم چۆن دەپارێزرێ. ئێستا ئێمە بەپێ ئەو جیۆپۆلیتیکەی لە هەرێمی کوردستان هەمانە، ئایا ئیمکانی پاراستنی دەوڵەتی هەرێمی کوردستان هەیە؟ بەو پەیوەندی کە ئێستا ئێمە دەبینین لەگەڵ ئێران، تورکیا، بەغدا زۆر زەحمەتە، بۆیە دەبێت هەموو مەسەلانێک لا بکرێتەوە و ئابووری هەرێمی کوردستان ینی ئەو خەڵکە ئەو هەرێمە چۆن دەژێت دواتر. ئایا بۆ داهاتێک ئێستا هەمانە بۆ سیستەمە ئابووری کە ئێستا هەمانە ئێمە ئایا دەتوانین ئەو هەرێمە بژێنین؟ زۆر باشە کاک دانا، باس لەوە کرد کە ئەم پرسە مزادەی سیاسی پێوە دەکرێت. لە ڕابردوودا لایەنە سیاسیەکانی بەشدار لە حکوومەتی بنکەفراوەندا بەیەکەوە حکوومەتێکیان دامەزران لەناو ئەم کابینەیەدا کە 5 لایەنی سەرەکی بەشداریان لەم حکوومەتەدا کردووە
کام لایەنە بە دەرەجە یەک مزادەی سیاسی بە پرسی دەوڵەتی کوردیەوە کردووە؟ مەقسەد لە هەرێمی کوردستانە؟ بەڵێ. بێگومان ینی دیارە پارتی دموکراتی کوردستان ینی گوتاری ئیعلامی ئەوانە وەکو بینیمان ئێستاش لە سەردانەکەی کاک مەسعود بۆ پاری سەروە لە سەردانی تریشی بۆ دەرەوە یەکسەر باز لەوە کراوەکەەوە و سەردانانە پەیوەندی بە مەسلەی پرسی سەربەخۆیی هەیە بەڵام لە ڕاستیدا ینی هەر بۆ دیدارەکەی کاک مەسعود بۆ خۆی وەڵامی ڕاگەاندنەکانی پارتی دموکراتی کوردستان داوە تەنیا گوتی وڵاتانی دەرەوە دژی ئەوە نین باڵین پرسی سەربەخۆی باسیەوەی نەکرد کە ئەو مەسلەیە باس کراوە یاخود پشتیوانی لێ دەکەن. بە هەر حاڵ ئەگەر ڕەبتی کەینەوە پرسە بە مەسلەی ڕفراندۆمەوە من پێم وایە دیسان پارتی دموکراتی کوردستان ئەو مەسلەی ڕوژان بەڵام من پێم وایە مەسلەی ڕفراندۆم ینی شێوازێکە بۆ ئەوی کە یەکلاکردنەوەی چارەنووسی ناوچەیەک ئێمە لە دوای کۆنتترۆلکردنەوەی ناوچە جێناکۆکەکان لە دەستی داعش ئێمە گوتمان ئەو ناوچانە ئیدی تەواو کەوتنەوە ژێر هەرێمی کوردستان و مادەی 140 کۆتایی هات بەڵام بەداخەوە ئەمە ڕاست دەرنەچوو من پێم وایە دەبواە ئیش لەسەر ئەو گوتەیە کرابە بۆ مانایی ئێستا ئەو ناوچانە لە ژێر دەسەڵاتی هەرێمی کوردستان لە ژێر دەسەڵاتی پێشمەرگەن ئێمە چ پێویست دەکا بین ڕیفراندۆم دووبارە بکەینەوە بۆ ئەو ناوچانە لە کاتێکدا ناوچەکانی تریش سێ پارێزگاکە لە هەرێمی کوردستان و جۆرێک لە سەربەخۆیی ینی ئیداری و ئابووری هەیە تا بۆیە من پێم وایە پرسی مەسلەی ڕیفراندۆم پرسێکی ڕاستە بۆ شەریعەتی نێودەوڵەتی گرنگە بەڵام من پێم وایە پێش ئەو وەختە ئێمە دەبێت پێشی ڕیفراندۆم بڕیارێکی سیاسیمان هەبێ یەکلامان کردبێتەوە کە ئەو ناوچانەی کە ئێستا لەژێر کۆنتترۆلی هەرێمی کوردستاندایە ئەو ناوچانە کیانێک دروست دەکرێت بە ناوی دەوڵەتی کوردی ئەوجا دواتر بچی لە خەڵک پرسیار بکەی خەڵک ڕازیە بۆمە یاننا ئێستا ئێمە ئیرادەکەمان نیە ئیرادە سیاسیەکەمان نیشان نەداوە. زۆر باشە. لە چەند ڕۆژی ڕابردوودا باس لەوە کرا کە سەرۆکی فەڕەنسا پشتگیری لە ڕیفراندۆم و هەروەها دەوڵەتی کوردی کردووە. ئەم هەڵوێستەی سەرۆکی فەڕەنسا وای لە پەرلەمانی عێراق کرد بەشی پەیوەندیەکانی دەرەوەی پەرلەمانی عێراق ڕوونکردنەوەیشی دا و باسی لەوە کرد کە سەرۆکی فەڕەنسا هیچ وتەیەکی لەم بابەتەی نەدرکاندووە. ئایا بۆچی ئەم بابەتانە لە ئیعلام و لە ڕاگەاندنەکان دەوروژێندرێت لە کاتێکدا هیچ بنەمایەکی نییە؟ هۆکاری ئەمە بۆچی دەژێڕیتەوە؟ بەڕاستی من باسم کرد ینی ئێستا بۆ شاردنەوەی کۆمەڵی قەیرانەکە لە هەرێمی کوردستان بەڕاستی لە ئارادایە بۆ شاردنەوەی ئەو ململانیە سیاسیەیە ئەو پەکخستنی پەرلەمانە بۆ شاردنەوەی پەککەوتنی حکوومەتە بۆ شاردنەوەی ئەوەیە کە موچە نادرێت بە خەڵک یعنی کۆمەڵێک مەسلەیە لە بیری خەڵک دەبدرێتەوە زیاتریش ینی ئاراستەی ئەو گوتارە بۆ ناوخۆیە لە بری ئەوەی بۆ دەرەوە بێت. ئەگەر نا من پێم وایە پرسی دەوڵەت دروستکردن پێویست بەو هەرایە ناکات لە کاتێکدا تۆ لە ناو خۆتدا گوتارێکی سیاسی یەکگرتون نییە بۆ ئەو مەسەلا لە ناو ماڵی خۆتدا یەکلان نەکردێتەوە ئایا دەوڵەتت دەوێت یان ئەگەر دەوڵەتت دەوێت هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان دەگرێتەوە یاخود تەنیا ناوچەیەکی دیاریکراو دەگرێتەوە جا بۆیە من پێم وایە کاتێک ئەو مەسەلانە یەکلان نەکرێتەوە هەر قسەیەشتر بە ناوی سەربەخۆیی بە ناوی ڕیفراندۆم لە چوارچێوەی گوتاری ئیعلامی و حزبی ناچێتە دەرەوە یعنی ئەوە مەسلەیە کە من پێم وایە منطق قبوڵی ناکات مەگەر شتێکە بەهێز بسەپێندرێ بەهێزیش واقعی هەرێمی کوردستان تەماشا بکەین ناتوانرێ بسەپێندرێ جا بۆیە تەنیا مەسلەکە گوتاری ئیعلامیە لە ئاستی نەچۆتە خوارەوە تا ئێستا بۆ بەڕێز دکتۆر دانا سایسۆفی چاودێری سیاسی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە ڕاستە و خۆ لەگەڵ ماموو سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بەردەوامین کەمپینی کۆکردنەوەی هاوکاری بۆ